لەم تەوەرەدا بازەوە دەکەین تا چەندە هەوڵ درراوە ئەو تاوانانەی کە بەسەر گەلی کووردا هاتووە و لە ڕابردووشدا و تایبەت بە جینۆسایدەکانی هەم هەڵەبجا و هەم ئەنفال و هاوکات با بڵێن جینۆسایدی ئێزدیەکان کاری لەسەر کراوە ئەمە هەم بە جینۆساید بناسێنرێ و هاوکاتیش بە نێودەوڵەتی بکرێت. هەوڵەکان لەم ڕۆژین ئەو تاوانانەی کە بەرامبەر بە گەلی کوورکراوە تا چەندە بەڵگەی پێویستی لە بەردەستایە بۆ ئەوەی کە لەسەر ئاستی وڵاتانی دنیاشدا ئەم تاوانە بناسێنرێ و وەدیانی پیا بندێ و هاوکاتیش حکومەت و ویلایانی پەیوەندیدار و هەم حکومەت هێرێمی کوردستان و هەم لەسەر ئاستی عێراقیش چۆن کار لەسەر ئەم بابەتە کراوە. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز هەژار بەرزنجی کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و هاوکات پسپۆری تاوانە نێودەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە ستودیۆ بەیانی کورسات نیوزەوە میوانن. کاک هەژار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. بەخێراتی. زۆر سپاس. هەڵبەتە ئەوەی کە ڕوونا 10 ساڵ تێپەر دەبێت بەسەر یادی جینۆسایدی ئێزدیەکاندا. ئەو کارەساتەی کە بەسەر ئێزدیەکاندا هاتووە دەکرێت بڵێ تا ئێستا بە شێوەیەکی باشکاری لەسەر کراوە هەم لەسەر ئاستی ناوخۆی و هەم لەسەر ئاستی نێودەوڵەتیش. بەڵێ دیارە لای هەمووان ئاشکرایە لە 3 ساڵی 2014 پاش دروستبوونیەوە بۆشایە ئەمنی کە لە عێراقا هەبوو دوایەوەی کە دروستبوونی دەوڵەتی خلافەتی ئیسلامی بە ناو داعش پاشان دەستگرتنی بەسەر دووەمین شاری گەورەی عێراق شاری مووسڵ و پاشانەوە بوو کە بەرەبەرە تەشەنیان کردووە ناو خاکی کوردستان و توانین بڵێن یەکێک لەو شوێنە گرنگانی کە کرایە ئامانج لەلایەن داعشەوە ناوچەی شەنگال بوو بە پێی گرنگی ناوچەکە و پێگەی جوگرافی ناوچەکە لە سەر ئاستی عێراق و هەم لە سەراستی کوردستان پێگەی جوگرافی گرنگی شەنگال و ئاشکراشە لای هەمووان کە شەنگال بەشێکە لە خاکی کوردستان و بە پێی دەستوری ساڵی 2005 حکوومەتی عێراقی تا ئێستاش مەسەمە ناوچە دابڕاوەکاندا لە مادەی 140 دیارە ئەو هێرشە لە هەژار لە پێشووتر داویستت ئاماژە بەوە بکەیت کە ئامارەکان تایبەت بە جینۆسایدی شەنگال چیمان پێدەڵێن. بەڵێ دیارە ئەو هەر لەمڕۆدا کە دەست بەسەر شەنگال و چواردەوریای گیرێ دواتە 15 مانگیش کە چێتە گوندی کۆجۆ ئامارەکان پێمان بڵێن نزیکەی 1296 کەس لە هەر لە یەکەم ڕۆژە لەم ڕۆژدا بۆی ئاوارەبوون و کوشتن و لە ناوبردنی یەزیدەکان بوونەتە قوربانی و نزیکەی 6500 کەس ڕفێنران بە ژن و پیاوە و مناڵەوە و ئەتوانین بڵێن ئەو ئامارانی کامانە 3443 کەس یان لە ڕەگەزی مێن کە ڕفێنراون و باقیەکەی 2900 و شتێکیان لە ڕەگەزی نێرن و ئەوەی کە وەک سەرۆکی حکوومەتی هەرێم ئاماژەی پێکرد بینین لە نەکە بەداخەوە تا ئەمڕۆ نزی زیاتر لە 2596 ڕفێنرا و تا ئێستا ئازاد نەکراون لەژێر دەستی داعشتا ماون و نزیکەی 3500 کەسیان تواندراوە لە ڕێگا جیاجیەکان و کەناڵە جیاجیەکان و بتوانن ئەو یەزیدیانە ڕزگارکردێن و بگەڕێنەوە شەنگال و بگەڕێنەوە خاکی هەرێمی کوردستان و بەشێک لەوانە ئێستا لە وڵاتی ئەڵمانیا ژیان و کە پێشتر کە لە دوای ڕزگارکردنیان بەمبەستی چارەسەرکردنی لایەنی دەرونی بارودۆخی و قۆناغی کە بەسەریانە هاتووە چارەسەریان وەرگتووە بەشێکان لە کەمپەکانی هەرێمی کوردستاندا بوون کە 17 کەمپمان هەبوو تایبەت بە یەزیدیەکان و ئاوارەکانی شەنگال و بەشێکان ئێستا لە ئەڵمانیا شتەجێن ئەمە بەم شێوە داتا و ئامارەکانمانەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی دیار لە دوای 2014 کەم تاوانە دەستی پێکرد و دژ بە شەنگال کراوە بە لای ئاشکرا لای بەڕێستان و لە بینەرانی تریش کە شەنگال بەشێکە لە خاکی هەرێمی کوردستان و هەروە یەزیدیەکان بەشێکن لە نەتەوەی کورد و بە سەرڕاوی کە دینێکی جیاواز و تایبەت بەخۆیانەیە بەس لە کۆڵی لەوە ناکرێت کە یەزیدیەکان بەشێکن لە نەتەوەی کورد و تا ساڵی 2014 یەزیدیەکان 74 جار جینۆساید کراون بە درێژایی مێژوو و کۆتا جینۆسایدیان ئەو جینۆسایدەی ساڵی 2014 بوو کە لایەن داعش و دەرهەق بەوان کرا ئەوەی کە ئەیبینین بە پێی یاسانەی دەوڵەتەکان و ڕێکوتنامەی قەدەغکردنی تاوانی جینۆساید لە نوێی 12 ساڵی 1940 مادەی 2 وەروەها دادگای لاهای و دادگای تاوانی نێودەوڵەتی مادەی 6 و هەروەها دادگای باڵای تاوانەکان عێراق مادەی 11 کە پێناسی تاوانی جینۆسایدمان بۆکە ئەبینی هەموو ڕێکارەکان و هەموو پرەنسیپەکان کاتووە هەموو بەندەکان کاتووە لە جێبەجێکردنی تاوانی جینۆساید بەسەر یەزیدیەکانە جێبەجێ کراوە لەوانە جیاکردنەوەی ڕەگەزی وە کوشتن و لە ناوبردنیان و بردنی مناڵانی یەزیدی و گۆڕینی ئاینەکانی و بەکارهێنانی مناڵانی یەزیدی لەلایەن داعشەوە لە مەدرسەکانەوە شۆرینەوەی دەماخێنەوە گۆڕینی ئاینەکەیان و بەکارهێنانیان لە جەنگدا تەنانەت مەسەن هەندێک لە دۆکۆمنتەکاندا کە زۆر مەشهورە لە ناو
یەزیدەکان ئەمجد و ئەسعەدمانەیەکە کراون بە خۆیان تەقانەوە تا و کاتەوە زۆرێک لە مناڵە یەزیدەکان ئێستا ئاینەکەی خۆیان گۆڕی و چوونەتە سەر هاتوونەتە سەر ئاینی مسلمان. باشە مامۆستا زیاد ئەم مەرجانی تێدایە و هەمووشی بەڕوونی دەبیندێت و بەڵگەن چۆن کاری لەسەر کراوە کارکردن لەسەر بەنێو دەوڵەتیکردن و ناساندنی ئەم کەیسە کارێکی جدی بۆ تایسە؟ بەڵێ دیارە ئێمە یەکێک لەو کارانی کە 2014 زۆر دە ساڵێک لەمەوە پێش بووم هەتاوان بڵێم لە پێک لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا بابەرچای هەموو جیهانەوە بەتای نەتەوەیە گرتوەکانەوە بەچای هەموو جیهانەوەم تاوانە دژ بە مرۆڤایەتیەوە تاوانە جینۆسایدە دەرحەق بە نەتەوەی کردو بە تایبەتی یەزیدەکان ئەنجامدرا ئەبینین لە ساڵی 2014 کە ئەنجامدرا لە ساڵی 2016 ئەنجومەنی پیرانی ئەمریکا واروە وڵاتی ئەڵمانیا و وڵاتی بەریتانیا وڵاتی فەڕەنسا هۆڵندا بولغاریا و ئیسپانیەوە زۆرێک لە وڵاتانی یەکێتی ئەوروپا هاتنە سەر خەدووە لەسەر ئاستی پەرلەمانی ئەم تاوانیان بە جینۆساید ناساندووە وە کاریان لەسەر کردووە و بیریشمان نەچێ لە ساڵی 2017 بۆ 2010 ئەنجومەنی ئاسایش کە یەکێک لەوانەی کە ئامانجی نەتەوەیە گرتوەکان و ئەنجومەنی ئاسایش پاراستنی هێمنی ئاسایشی جیهانە کە هاتوونەتە سەر خەدووە ئەنجومەنی ئاسایشوە تا ئێستا لێکۆڵینەوە کرێت لەم دۆسیەیە بە تایبەتی لە پارێزگای دووە کە نەتەوەیە گرتوەکان بنکەیەکیانەیە تایبەت بە لێکۆڵنەوە لەسەر دۆسیەی و کۆکردنەوەی ئەدلە و بەڵقە و بە دۆکۆمنتکردنی تاوانی شنگال کاریان کردووە بەزەوەی کە جێگای داخیانی جێگای سەرسوڵمانە بینین دوای 10 ساڵ هێشتا لێکۆڵنەکان زۆر خاون زۆر هادەین ئەبینین زۆرێک لە گۆڕە بە کۆمەڵەکان هێشتا هەڵە دراونەتەوە کە تا ئەمڕۆ مەسەن کۆتا گۆڕە بە کۆمەڵکەڵە هەڵە درێتەوە بیری ئەلیە کە هەڵە درێتەوە نزیکەی تەسەوڕەکرێت نزیکەی 1000 و قسوور لاشەی یەزیدی و غێری یەزیدی تێدا بێت کە کوژراون کراوە لەلایەن داعشەوە ئەنجام دراون و تا ئێستا نزیکەی 80 گۆڕ دیاری کراوە کە گۆڕی لەوانە یەزیدیەکان من دەکە زیاخود هەش کە زیاخود زیاتری تێدا بێت هێشتا مێشتان کۆمەڵێک گۆڕمانەیە هەڵ نەدراوە کۆمەڵ ئەدلەمانێ کۆمەڵێک لەو ژنانەمانێت تا ئێستا ڕزگار نەکراون هەفتەی ئەم هەفتەیە بوو لە ئۆردوگای هول دوو ژن و دوو مناڵ پێرێکە ئازاد کران لەژێر دەستی لە ناو ئۆردوگاکەکە ئێمە هێشتان داعش مەترسیە هێشتان ئێمە نەمانتوانیەوە یەشان بەندکراومانە هێشتان کۆمەڵێک ڕفێنراومان لەژێر دەست داعش نەمانتوانێت ئیشی لەسەرکەیت خۆکاری ئەو نەتوانینە چییە؟ یعنی بەمەبەستە دیارە تاوانی داعش ئەتوانین بڵین جیاوازە لە تاوانەکان چونکە ئەتوانمەسەن یەکێک لە تاوانە جینۆسایدەکان کاکرێ مەسەنەوەی کە حکوومەتی عێراقی دەڕاقمانەتەوەی کوردی حکوومەتی عێراقی بێت لێرە ئێمە کە داعش وەرەگرین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پێکاتی داعشەوە ئەبینین کۆمەڵێک پێکاتی هەیە داعش لەوانە چەکدارانی داعشمان هەیە مەسەن عێراقی هەیە سعودیە هەیە و سەر بە وڵاتانی تری عەرەبیەوە لەوانە مەسەن داعشمان هەیە فەڕەنسیە ئەڵمانیە بەریتانیە و کرێت ئەمریکیشی تێدا بێت مەسەن هەفتەی ڕابردوو بە هەمان شێوە دادگای فەڕەنسا هۆیکڵ کێکێک بوو لەو ژنانەی کە بە ڕەگەز فەڕەنسی بوو یەکێک لە سەرکردانی داعشنیش یەکێک لە سەرکردانی داعش بوو دادگای فەڕەنسا دادگایی کرد بەوەی کە لە ساڵی 2017 تاوانی جینۆسایدی دەرحەق بە مناڵانی یەزیدی ئەنجام داوە و تا ئێستا مەسەن وڵاتی فەڕەنسا و دادگای فەڕەنسا سێ ژنی یەزیدی دادگایی کردووە ئەمە یەکی کە لەوانی کە فرێنەتەوە و فرە ڕەگەز لە ناو داعشە هەیە کە یەکە لەو هۆکارانی کەوای کردووە کە ئەمە بەس شێوەیەکی سستی بڕەوە کاری لەسەر نەکرێت بەس ئەوەی کە جێگای داخشە ئەکرێت کاری سەریعتر و بەردەوامبوونی لەسەرکرێت مەسەن ئەبینین ئێمە بەرپرسی یەکەم لەم تاوانە ڕاستە مەسەن کە داعشە بەس وڵاتی عێراقی هەتا ئێستا حکوومەتی عێراقی بەجددی کاری لەسەر ئەمە نەکردووە نەهاتۆتە سەرخەت بەجددی مەسەن تەنها لە ساڵی 2021 بە بڕگەی مادەی حوتی تایبەت بە ژنانی یەزیدی دەرەکات کە مەسەن چەند بڕارێک تایبەت بە ژنانی یەزیدکردن و ئازادکردنیەکە مەسەن هێشتا کاری تاوایی نەکرد حکوومەتی عێراقی تا ئێستا کەیسی مەسەن پەرلەمانی عێراقی ئەم تاوانی لە ساڵی 2019 بە جینۆساید ناسان حکوومەتی پەرلەمانی کوردستانیش بە ئامان شێوە بەس تا ئێستا وەکو حکوومەتی عێراقی ئەم تاوانی بە جینۆساید نەناساندەوە وەکو تاوانەکانی ترەوەی کە دەرەق بە نەتەوەی کورد کراوە حکوومەتی عێراقی پێویستە بە جددی هاوکاری ئەنجومەنی ئاسایش بێ هاوکاری نەتەوەیە گرتوەکان بێت داوا بکات لە دادگای لاهای کە بێتە سەرخەت بۆ دادگاییکردنی تاوانبارانی تاوانی شنگال و جینۆسایدکردنی یەزیدەکان ئەبینین هەتا ئەمڕۆ کە ساڵی 2024 10 ساڵ تێپەڕ بێ بەسەر و تاوانەیە ئەیبینی دادگایەکی تایبەت نە لە ناوخۆ و لە نێو دەوڵەتی نییە بە دادگایکردنی تاوانبارانی تاوانی جینۆساید کاتێکی ترژەوەی کە وەکو سەرۆک حکوومەت داماژەی پێکرد ئەبینین تا ئێستا قەرەبووکردنەوەیکی جددی نییە بۆ شنگال ئەلێرەشەوە داوا ئەکەین کار لەسەر ناسانی جینۆسایدی شنگال بکرێتەوە قەرەبووکردنەوەی مادی معنەوی بە شنگال بکرێتەوە هەڵدێت بۆ گەڕانەوەی قوربانیانی
ئاوارەکانی شنگال بۆ ناو شنگالوە شنگال تایبەتمەندیکی تەواوی پێ بدرێت هەم لەلایەن ئەنجومەنی ئاسایش و لە ئاستی نێودەوڵەتی و لایەن عێراق شنگال ئاوادام کرێتەوە بکرێتە جێگای پێکەوە ژیان و خەروبکردنەوەی کەسوکاری قوربانیانی شنگال. ئومێد دەکەین زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ هەژار بەرزنجی کە بەڕێستیان مامۆستای زانکۆ و هاوکات پسپۆری داوانانی وڵاتەکان بوون دووبارە سپاس بۆ بەڕێستان تۆی بڕگە و بابەتەکانی بەیانی کورسستانی زمان پێشکەشکردن کاتاناوە ماڵچاناوەدا.